عزیزان و خۆشەویستانمان لە تەورەکەی پرۆگرامەکانماندا بگومان باز لە بابەتێکی گرنگ دەکەین. کاتێک ئێمە باز لە شکۆی خێزان دەکەین لەوانەیە زۆر بمان بیرمان بەلای ئەوە بچکەم خێزانە دەوڵەمەندن یاخود بە جۆرە لە جۆرەکان کەسانێکی ناودار بن، بەڵام شکۆی خێزان ئەوە نییە کە تۆ پارێکی زۆر یاخود دەوڵەمەند بیت و ناودار بن، بەڵکو شکۆی خێزان ئەو لە ڕووی معنەویەکەیەوە باز دەکەین، لە ڕووی ئەوەی کە ئەم خێزانە ڕێزێکی زۆریان هەیە و خۆشەویستێکی زۆریان هەیە، یەکڕێزی و تەبایەکی زۆر لە نێوانیاندا هەیە. بگومان دوێنێکە کە 15 بۆ ڕۆژی جیهانی خێزان بوو، لە ڕوانگەی ئەو ڕۆژە مزنەوە ئێمە گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە گرنگە بزانین ئایا کێ بەرپرسیارە لە شکۆی خێزان و شکۆی خێزان چۆن لە کەدار ئەکرێت و هۆکارەکان چین بۆ ئەوەی کە شکۆی خێزان لە کەدار بکرێت. ئێمە گفتوگۆ لەسەر ئەم بابەتە دەکەین بە میوانداری قەدەم خێر عەبدوڵڵاه ڕێنماییکاری خێزانی کالەستۆدیۆ لەگەڵماندا. زۆر بەخێر ماوەساگیان. ئێمە کە دەڵێن شکۆی خێزانمە بەسمان لە چەمکی شکۆی خێزان چییە؟ ڕاستیەکەی خێزان خۆی ئەتوانین بڵێ دامەزراوەیەکی زۆر گەورەیە، پیرۆستترین موسسەیە کە تۆ تایە، ینی هەر دامەزراوە موسسەیە بەرهەمی هەیە، گەورەترین بەرهەمی خێزانەکە تاک بەرهەمێنێت. بۆیە کە باز لە شکۆی خێزانەکەین، یعنی پیرۆزی و گەورەی و گرنگی ئەم چەمکە ئەم موسسەیە ئەم دامەزراوەیە. شکۆی خێزان تەنهاوە نییە بڵێن دوو تاکە و پەیوەندیەک لە بینانە دروست دەبێت، بەڵکو دروستکردنی دامەزراوەکە کە تایدا ئاسوودەی ئارامی پەخشەکرێ، کۆمەڵگەیەکی بچووکە خێزان، چۆن کۆمەڵگە گەورەکە پێکاتۆرە کۆمەڵە خێزان، کەواتە خێزان خۆی کۆمەڵگەیەکی بچووکە، تایە ئاسوودەی و ئارامی و خۆشببختی ئەبێ بەشێتەوە، تاکێکی تەندروستیە بەرهەم بێت. بۆیە چەند باسی گەورەی خێزان، چەند باسی گرنگی خێزان، چەند باسی پیرۆزی ئەم موسسەیە بکەین هێشتا کەمە. کاتێک کە باسی ڕۆژێک ئێمە ینی باسی ڕۆژی جیهانیەکە ڕۆژ تەرخان کراوە بۆ خێزان وەکو گرنگیدانێک بۆ پرۆسەیە، ئەتوانین بڵێن ئێمە بۆ فەرهەمهێنانی کۆمەڵگەیەکی تەندروست پێویستمان بە خێزانێکی سەرکەوتوو هەیە، و خێزانی سەرکەوتوو پێویستە خێزانێک بێ ڕێز و باڵێن تایبەتمەندی خۆی هەبێت. ئەوانی کە خێزان پێگەێنن بە گەورەی سەیری ئەم پرۆسەیە بکەن و چۆنەڵێ ڕێز و تەقدیریان بۆ ئەم ئیشە هەبێ، بۆم موسسەی کە تایە بەرهەمێنن. کەسێک بۆ نەزانێت کارێکی ئاسانە، کارێکی سادەیە ئەوەیە کە خێزان پێگەهێنێت، نەخۆ ئەبێ بە با بڵێن گەورەترین، منەڵێم گەورەترین یان گرنگترین شتکە لە ژیانی ئینسانە ڕوو ئەدات پێکهێنانی خێزانێتی. ئەگەر لە مەیە سەرکەوتوو بوو، چ ئافرەت چ پیاو، لە پێکهێنانی خێزانێکی سەرکەوت با بڵێن تەندروستە سەرکەوتوو بوو، ئەو بڵێ من لە ژیانما سەرکەوتووە بم، چونکە تەواوکەرەکەی خۆی ئەو کەسی کە لە ژیانی لەگەڵا تەواوەکات ژیانێکی ئاسوودەی لەگەڵا سەرفەکە. بەس ئەگەر خوا نەخواستە خێزان لە پێکهێنانەکەی و سەرکەوتوو نەبوو، ئەم تاکە توانین بڵێ کۆمەڵە گرفتی دوور و درێژە ئەڕوات کە تا با بڵێن ماوەیەکی زۆر کاریگەری لەسەریە بێت. بۆیە چەند باسی گەورەی و شکۆی خێزان بکەین هێشتا کەم. بێمان لە پێش دەستپێکردنی پرۆسی هاوسەرگیریەوە ئەم گەنجە، ئەم کوڕکچە گەنجە تا چەند گرنگە بیر لە هاوشانی ئەوەی کە ژیانێک بەڕێەکەن و هاوبەشێک دروستەکەن، بیریشان لای ئەو بێت کە خێزانێک دروستەکەن وە گرنگە شکۆی ئەم خێزانە پارێزێ. پاراستنی شکۆی خێزانەکەش حتمەن بە پەروەردەیەکی جوان بە منداڵەکانیان دەبێت. جوانە. دیارە هەر لە سەرەتاوە من ئەڵێم هەموو تاکێگە بێ وا پەروەردە بکرێت بەو ڕێز و شکۆیە سەیری خێزان بکات، کە بڕیارەدا خێزان پێک بێنێت ئەبێ وا سەیریکات کە ئەمە هەنگاوێکی گەورەیە لە ژیانی خۆیان، و نەزانێ هەر کۆمەڵە ڕۆتیناتە و وڵایتر هەرەوە کە دەبێت زەواج بکە و ئاوا، یعنی بەڕاستی ئەمە لەم حاڵەتە ناتەندروستین کە وە بزانین یعنی هەر وەکو شتێکی ئاسایی ژیانی خۆمان وەکو ڕۆتینێکی ژیانی خۆمان سەیریکەین، بڵێ وڵاهی هەر کوڕە بێ ژن بێنێ و کچە ئەبێ شوو بکە و خێزان پێک بێنێ، نەخۆ ئەبێ وا تێبگا کە ئەمە تەواوکەرەکەی خۆی ئەدۆزێتەوە کەسێک کە ئەوێ لەگەڵ یا بژی، و باسی پرۆسەکە ژوا بکات، ئەبێ وا بیری لێ بکاتەوە کێ بۆ خۆی هەڵەبژێرێ کە ئامادە بێت لەگەڵ یا باقی تەمەنی سەرف کات، ئامادە بێت لەگەڵ یا ژیانی تەواو کات. ئەمە بەڕاستی گرنگە، ینی بەو شێوەیە سەیری بکرێ، ئەوە نەزانێت تەنها کۆمەڵە مەراسیمە، بەڵکو تەمەنێکی دوور و درێژە کە ئەم دوو کەسە بە یەکەوە بەسەریە بن.
پێویستە لە سەرەتاوە بگەڕێ بۆ کەسێک کە هاوشانی خۆی بێ و لەگەڵیا بگونجێت و هەر زمانی گفتوگویان بەیەکەوە سەرکەوتوو بێت. چۆن ینی ئێمە بڵێن وا نەزانێت تەنها ئەوەی کە لە فەرمودەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیشارەتی پێ کە فەرمێ تنکح المرأة لأربع بۆ 4 شت ئینسان ئافرەت هەڵەبژێرێ لەبەر پارەکەی بێ یان لەبەر جوانیەکەی بێ یاخود لەبەر کەسوکار و عشیرەت و ناوداریەکەی بێ و خاوەن خۆڕەوشت و بەهاودین و ئەخلاقێکی جوان بێ. ئەمەی ئەخیریان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەمەیان هەڵبژێرە بۆی تووشی خێر ببیت تەریبەتێدا یعنی بۆی دەستخۆشی لێ بکرێت. هەڵبژاردننی هاوسەر لە سەرتاوە ئەبێ بۆ معنایە بێت یعنی ئەو کەسێک هەڵبژێرێ ڕاستە ئەبێ بەدڵی بێ لە ڕووی شکڵ و شێوەوە ئەبێ هاوشانی بێ لە ڕووی توانای مادی و ئەوە بەڵام زۆر گرنگە کەسێک هەڵبژێرێ لەسەر ئەساسی با بڵێن هاوشانی لە ڕووی ئەخلاق و خۆڕەوشت و بیرکردنەوە و تێڕوانییان بۆ شتەکانەوە گرنگەکانی ژیانیانەوە ئەبێ بەمانایە سەیری پرۆسی هاوسەرگیری بکات کە ئەم ئەوێت تایە سەرکەوتو بێ لە پێکهێنانی ژیانی تازەی خۆیە خێزانەکەی خۆی بەجێڵێت خێزانێکی تازە پێگەیەنێ بۆیە بێ وا سەیری ئەم کەسە بکە ینی بەڕێز و تەقدیرەوە سەیری پرۆسەکە بکە بەڕێز و تەقدیر و شکۆ سەیری خێزانەکەی بکە و بێ حەسەنێتەوە. ئەگەر دقت من خوای گەورە لە قورئانە فەرمێ وخلق منها زوجها وبث منهما رجالا شوێنی کا فەرمێ وجعل بينكم مودة يعني لە چەند شوێنێک لە قورئانە لە حەو شوێنە باسی ئەوە ئاکات باسی دایک و باوک ئەرکی دایک و باوکو یان با بڵێن مافی دایک و باوکو قورئان لەوتێ باسی نوێژ و ڕۆژوونەی باسی گرنگی خێزانەوە نەکات ئەوەی باسی ئەم حاڵەتە ئاکات لەبەر گرنگێتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ئەماشەوە باسی پێکهێنانی خێزانەوانە لە فەرمودەکانی هەیە. یاساکانیش بەشێکی زۆری ڕێخستنی ئەم با بڵێن پرۆسەیە ئەم هەنگاوە گەورەی ژیان بەشێکی زۆر لە یاساکانیشدا ڕێژراوە بۆ ئەمە. تەنانەت ئەگەر سەیری بگرنگی خێزان بکەی خێزانەکانە بن بە نزیکترین کەسێک لەیەکەوە لە ڕووی میراتەوە لە ڕووی مافەوە بەسەر یەکترەوانێ یعنی تۆ دایک و باوک زۆر مافی هەیە بەسەر تۆ بەس کە خێزان هێنا کۆمەڵە مافی کەو لەگەڵیا بۆ ئەو کە ئەوی کەم جاری شابن بە خزمی پەیوەندیتان پێشتر نیە بەڵام خوای گەورە پەیوەندیەکە وا پیرۆزەکات تەنانەت دایک و باوکی ئەم دوو کەسەش ئەبن بە باڵێن کەسی نزیکی یەکتر برید نزیکە بنەوە لە دایک و باوک وام کەس ئەبن بە مەحرەمی بۆ چونکە ئەم با بڵێن وەکو چۆن خوای گەورە لە گرنگی بە نەسەبوو بە پەیوەندیەکانە گرنگی بە پرۆسەی هاوسەرگیریش ئایا لەو ڕۆوە کەم دوو کەسە ئەوەنە نزیکە بنەوە لە یەکەمە تەنها عەقدێکی شەراکەت نییە و دوو کەسە بن بە شەریکی یەک و وەڵا ماوەی بە یەکەوە ژین و تر دوایی کۆتایی پێ نە ئەم دوو کەسا بن بە خزمی نزیکی دەرەجەیەکی یەکتر. خوای گەورە لە قورئانە فەرمێ هن لباس لكم وأنتم لباس لهن يعني ئێوە لەگەڵ خێزانەکانتانە ئێوە بن بە بەرگ و پۆشاک بۆ ئەوانیش بن بە بەرگ و پۆشاک بۆ ئێوە واتە توانی بڵێ ئەم دوو کەسە یەکتر ئەپارێزن یەکتر حیمایە ئەکەن لەگەڵ یەکە ئەحەوێنەوە لەگەڵ یەکە ئیسراحە دەکەن ئەو مەوەدە و ڕەحمەش کە قورئان باسێکە هەر باس لەوەکە هەر لە پێکهێنان لە ئەنجامدانی عقدەکەوانە عقدە شەرعیەکەوانە ئەم دوو کەسە خوای گەورە سۆز و خۆشەویستێکی ئەوە خاتە بەینیانەوانێ کە وا ئەزانن لە هەموو کەس نزیکترن لە یەکتر ئەو شتانەی کە لە ڕوویان ناو لە لای کەسی کە باسی بکەن لەگەڵ یەکترا باسیەکەن. ئەسڵی پرۆسەکە لە مۆشکۆ و گەورەی و پیرۆزیەکەی دەرەکە کە هەم یاساکان هەم با بڵێن پەیوەندیەکە خۆی لە ڕاستیە شەریکایەتێکی زۆر گەورەیە پەیوەندیەکی زۆر پیرۆزە زۆر گەورەیە بەرهەمەکەشی لە هەموو بەرهەمێ گەورەترە و زۆر زۆر گرنگی هەیە لە ژیانی ئینسانەکانە تەنان دەگەر ئەوەشی لێ بەدەرکەی بۆیە ئەم دوو کەسا بێ لەو ڕۆژەوە بیر لەوە بکەنەوانێ کە بەڕاستی ئەوەی دقەتی ئەوەی ئێستا بێ بەو شێوەیە سەیری ناکەن هەر لە بیدایەتەوە وەڵام من هەر تاقەتی مناڵم نییە یعنی تۆ هەر یەکێ لە گرنگیەوەی کە خێزان پێگەێنی ئەگەر هەر وەکو نەزرێکی ئەوە سەیریکەی بەس تەنها خۆش بە کۆمەڵێ با بڵێن ئارەزوو بێت کۆمەڵێ ڕغەبات بێت چونکە ڕغبە و ئارەزوو ئەمانە دوای ماوەیە کۆتایی پێێت ئیتر ئەم پرۆسەیە کەواتە سەرکەوتوو نەبووە بەڵام ئەبێ وا سەیریکە بۆ پرۆسەیەکی مستەدام بەردەوام تا کۆتایی ژیانیان ئەم دوو کەسە پەیوەندیەکەیان بەردەوام بێکەوە گەر خوا نەخواستە لێکیش بپسڕن پەیوەندیەکی بەردەوامیان هەر بەیەکەوە مێنێ کە مناڵەکانیانە بۆیە ئاوا سەیری بکەی کە پرۆسەیەکی زۆر گەورەیە و پیرۆزە. زۆر باش مامۆستا قەدەم خێر کێ بەرپرسە لە شکۆی خێزان ئایا تا کێک بەرپرسە یاخود هەموو تاکانی ناو خێزان بەرپرسیان خۆی خێزان وەکو پێم وتی کۆمەڵگە بچووکەکەیە لەبەرەوە سەرجەم کۆمەڵگە بە خۆی بە پەرپرسیار بزانێ بەرامبەر بە موەسسەسەی خێزان بەرامبەر دامەزراوەی خێزان چۆن
دایک و باوکی ئەم کەسەی کە ئەزانن وا خێزان پێگەێنێ پێویستە خۆیان بە بەرپرسیار بزانن، یعنی هاوکار بن، هاوکاریەکی تەندروستیان هەبێت لەو بابەتەیە، یارمەتی بن ئاڕاستەی بکەن. پاشان ئەم دوو کەسە خۆیانە بن بە جەمسەری سەرەکی لە پێگەێنانی خەزانە. کۆمەڵگە چونکە ئەمە بە کۆمەڵگە بچووەکە، کۆمەڵگەش کاریگەری لە ئەگەر خێزانە سەرکەوتوو بوو تاکێکی باش بەرهەمەیە کۆمەڵگەیەکی سەرکەوتوو بەرهەم دێت. بۆیە کۆمەڵگەش بەرپرسیارە، یاساکان، موسسەکان هەمووی بەرپرسیارن لە سەرکەوتنی ئەم موسسەیە لە ئەوەی ئەم دوو تاکە بڕیارەیەن خێزان پێکبێنن، بەڵام بێڵێن تاواکەری کۆمەڵگەن بۆیە سەرجەم کۆمەڵگە بێ خۆی بە بەرپرسیار بزانێت لە ئیدامەدان، لە بەردەوامیدان بەم خێزانەوە بە گەورە سیرکردنی بە پیرۆستەیرکردنی ئەم پەیوەندیە، یعنی پەیوەندیەکە بە پەیوەندێکی عابیر نەزانرێ، پەیوەندێکی با بڵێن کاتی نەزانرێەوە بزانرێکەمە پەیوەندێکی مستەدامە و بەردەوامە و پێویستە بەو شێوەیە بەم گرنگیەوە سەیری کرێ، بە پیرۆز سەیری کرێ، بە گرنگی سەیری کرێ و بپارێزرێەوە هەوڵ بدرێت بۆ بەردەوامبوونی، هەوڵ بدرێت بۆ خۆشگوزەرانی تایە، چکە هەرەوە نیە هەر خێزانەکە بەردەوامی زۆر خێزانەکە بەردەوامە لە زاهیرا وازانە خێزانێکی بەردەوامە، بەڵام لە ناخە خێزانێکی لێک بچراوە کە ئەوەش با بڵێن زەرەرزیاری زۆر گەورەی هەیە بۆ کۆمەڵگا بۆ هەمووان. بۆیە یعنی ئەگەر بەم ئاڕاستەی سەیریکەین وەڵڵا هەمومان هەست بێ بە بەرپرسیاریتی بکەین بەرامبەر دروستکردنی خێزانێک بەردەوامبوونی خێزانێکی تەندروست و سەلامەت و سەرکەوتوو. مامۆستا لە ئێستادا تەکنۆلۆژیا و بوونی میدیا و ئەڵقەی جۆراوجۆر و ئیتر حتا لە مناڵیشە ئێستا خەریکنیانی ها سێری دنیایشتی جیاوازەکەن، ئەمانە تا چەند ئەبێتەوەی پەرتەوازەی خێزانیان بەجۆ لە جۆرەکان فلیمێگە بینێت ئەم مناڵش دانیشتۆ بۆ نەوەی داهاتووی سێرەکە هەڵۆشاندەی خێزانی تێدایە، تروتیژی خێزانی تێدایە، ئەمان تا چەند گرنگە خێزان ئاگاداری بێت، ینی بە کەم سێری نەکات، سێری ئەڵقەیەک، سێری میدیای، سێری شتێکەکە کە هەوێنێکە بۆ پەرتەوازەی خێزان. کاک دانیار تەکنەلۆژیا خۆی باوتوانی بڵێ سیلاحێکی دوودیوە ئەکرێ، ینی بە هەموو شێوەیەک بەکات. میدیا و تەکنۆلۆژیا بەداخەوە لە سەردەمی ئێمە و لە کۆمەڵگەی ئێمە ڕۆڵێکی باشی نەبینیوە لە پاراستنی شکۆی خێزانە، لە گرنگیدان بە خێزانە. من بۆیە باسم کردم لە قورئانە و لە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر بە گرنگ سەیری ئەم بابەتە کراوە، یعنی تۆ بێت لە میدیایە ئەمە ڕەنگ باتەوانێ، لە تەکنۆلۆژیا ئەمە ڕەنگ باتەوانێ پاراستن و گرنگی و پیرۆزی ئەم پەیوەندیە. ئێمە بەڕاستی لە کۆمەڵگەی ئێمە شتەکان ناتەندروست بەکارێ، خۆی خراپ نییە، بەڵام بە ناتەندروستی بەکاردێت. چۆن؟ ئەگەر بینە سەر یەکەم جار تەکنۆلۆژیا و ئەم با بڵێن تۆڕە کۆمەڵایەتی شتێک کە هەیە هۆکارێکە بۆ منعەزیل بوون، بۆ پەناگیر بوون، یعنی هەر تاکێک و مەشغوڵە بە دنیایەکی خۆی ئەلکترۆنی و ڕقەمیەوە کە لە دنیای ڕاستەقینەیدا بڕێت و ئەم تاکە وای لێت پەیوەندیەکانی لاوازە بێت. خۆێزان خۆی هەر گرنگترین پەیوەندیە، یعنی تۆ لێچێت دایکە لێ قوبوڵکە پەیوەندیەکە و سار بێ، باوکە لێ قوبوڵکە لە بەرەوەی مناڵی خۆیت، بەڵام خێزانە بێت زۆر ئاگایان لە یەکتر بێ، ئەم دوانە کاچنە دنیا جیاوازەکەوانێ جۆرێ لە با بڵێن پچڕان لە بینیانە دروست دەبێت، ئەمە حاڵەتێکی خراپە. یعنی دنیای تەکنۆلۆژیا وای کردووە خێزان لێک دوور بێت، ئەمە یەکێکە لە زیانەکانی. ئەگەر وا بەکارنێ، ئەگەر وا بەکار بێ بە شێوە تەندروستەکەی بۆ سۆدبینین و بۆ بەڕێکردنی کاری ژیان و بۆ پەرە و پێشچوون و بۆ خۆڕۆشنبیرکردن بابەتێکی زۆر گرنگ و پێویستە و خێزانیش پێویستی پێێتی، بەڵام ئەگەر خوا نەخواستە بەو لایەنەی بەکار بێ کار کەسە دنیای خۆی دروستکە، پەیوەندیەکی ئەلکترۆنی بنویتر چاکچۆنی مەرحەبایەکانیشی لە ڕێ ئەوانەوە بێکە لە تەکنۆلۆژیا نازیمانی هەڵستێ بڵێ بەیانی و باش بە هاوڕێکانی ناو پەیوەندی ئەوەی پتۆڕە پەیوەندیەکەی و ئیتر واز لە دنیا ڕاستیەکەی بێنێک کە پێویستە لەگەڵ یا بگونجە و بهاوێتەوانێ، ئەمە شتێکی خراپە. زۆریش زیانی گەورەی گەیاندووە، چونکە ئێستا خێزانەکان وەکو پێم وتی زۆرێک لە خێزانەکان لە ئێستا لە کۆمەڵگەی ئێمەیە ناسەرکەوتون لەو ڕۆ کە تەکنۆلۆژیا بۆتە بری پەیوەندیە گرنگەکەیان بێ لە ڕێی تەکنۆلۆژیا خۆشیان پەیوەندیەکانیان لە هینا ئەڵێ هاوسەری خۆشەویستم تۆ بۆ بە تۆڕی کۆمەڵایەتی پێڵێ هاوسەری خۆشەویستە و گرنگە و ئەمڕۆ ڕۆژی فلانەشتە و ئەوەیە وەرە دانیشن بەیەکەوە ئەم ئاخاوتن و گفتوگۆیەتان بەیەکەوە بەردەوام کرد. من یعنی چەندین حاڵەتا بینیومە هاوسەرەکە لە ماڵ و بەیانی لەگەڵ خێزانەکەی نەوتو ئەمڕۆ ڕۆژی خێزانیان ڕۆژی هاوسەرگیریمانیان ئەوەیە پیرۆزبایی لەکەن و ئەو بکەن، بەڵام لە تۆڕە کۆمەڵایەتیەکەیان نووسێتی ئەمڕۆ ڕۆژەیە کە من و تۆ تیایەکترمان نووسی، یعنی جۆرێ لە دوورە پەرێزی لە بینی ئەم دوو کەسە دروست کردووە بەدیلەکەی بە خەڵقی ئەڵێ من لەگەڵ خێزانە ئەم ڕۆژیانە پێگەنا نه لەگەڵ خێزانەکە کاتێکی خۆش بەسەر بەرێ پیرۆزبایی لێ بکات، دەستخۆشی لێ بکات، بڵێ من زۆر خۆشحاڵم کە وەرە ساڵ بەیەکەوە بوو، بەدیلەکەی بۆ بە
تەکنەلۆجیا و تۆڕی کۆمەڵایەتی کە ئەمە زیانی گەورەی گەیاندووە بۆ لاوازبوون بۆ دوورکەوتنەوە بۆ لێک ترازانی خێزان. خاڵێکی کە لەگەڵ مناڵیشە ینی ئەمەش هەر زەرەری هەبووە لەگەڵ مناڵیشە ینی من دیقەت ماوە هەندێ ماڵ کە دێن بۆ سەردانیش کە یەکتریشە بینن هەریەکەیانەوەی خۆی بەدەستەوەی و ئیتر یەگەڵێکا قسە ناکەن. ڕۆژێ هینەکەم بینی وتی دایکێک لە دەرگا پێشوازی لە مناڵەکانیە کرد هاتبوون بۆ سەردانی سینێکی پێ بوو موبایلەکانی لێوەرەگرتن ڤیدیۆیەکەم بینی بەڕاستی شتێکی سەرکەوتووە چونکە کە دێنە لای یەکتر دانیشن بەحساب بەلای یەکە دانیشتن خێزانەکە کۆبەتەوە خێزانە گەورەکەش کۆبەتەوانە بەڵام هەر یەکە و موبایلەکەی خۆی ئاواکە لەگەڵ کۆمەڵی خەڵقی جیاواز قساکە کەواتە پەیوەندی لێرە پچڕاوە ڕاست ئاوا بەظاهر بێکەوە دانیشتن وەکو ڕۆتینێکی ژیان وەکو کۆبوونەوەی هەفتانە وەکو ئەنجامدانی گەشت و سەیران بێکەوە وەکو بەسەربردنی کات بەڵام لە ڕاستیدا ئێمە دابڕاوین لە یەکتر بۆی مەشغوڵین بە موبایلەکەمانەوە. من ئێستا لە کۆبوونەوە خێزانەکانی خۆماناڵم خۆ موبایلەکان بخەنە ئەولاوە پەیوەندیەکی زەرور کەسێک ئیشێکی زەروری هەیە دوسێ جار تەلەفۆنەکە ناچارە ماڵ یەگرم جوابیەمەوە بەڵام بە هیچ شێوەیە ڕێگە پێدراو نیە لە کاتی دانیشتنمانە بێکەوە کەسێک دانیشە چات بکات کە چا دەکات ئەو پەیوەندی لەگەڵ خەڵقی کاگە ئەگەر دەتەوێت پەیوەندی لەگەڵ بکەیت شوێنە ژوورێکی تەنیاوە دانیشەوە پەیوەندیان لەگەڵ بکە. باسی دراما و ئەو شتانەی کە عەرزەکرێ بەداخەوە ئەویش هەر عینەشت لە کۆمەڵگەی ئێمەیە هەر شێوەی ناتەندروستی هەیە یعنی ئێمە کۆمەڵگەیەکین کەلتور و سەقافە و با بڵێن ئاین و پیرۆزی خۆمان جیاوازە لەگەڵ کۆمەڵگەیەکی با بڵێن دەرەوەی ئێرە ئەوروپایە نەوەڵا کۆریە نازانم ئەنواعی مسلسلات و شتم بیستۆکە من زۆر نازانم بناوەکانیان بڵێم کە هی وڵاتی ئێمەنین و ئەوان کێشەکانیان جیاوازە ژیانیان جیاوازە کەلتوریان جیاوازە ئاینیان جیاوازە بۆیە بە هیچ شێوەیەک ئەو مسلسل و ئەو بابەتانە بۆ ئێمە و درامانە بۆ ئێمە گونجاوین ینی ئەم شوێنانی کە لە ئێمە نزیکن و درامای کۆمەڵایەتینەوە بەڕاستی باسی پەیوەندی خێزانی یەکەن بە شێوەیەکی پیرۆز باسی پاراستنی شکۆی خێزانەکەن ئەمانە بە هەر حاڵ ینی ئێمە دانیشین بێکەوە سەیری بکەین بەس ئێمە دانیشین ژنومێردێک دانیشن بە سەیری شتێ بکەن کە هیچ پەیوەندی بە وڵاتی وێنێ کۆمەڵی کەلتور ئەمە لە زیینی لاوای ئێمە بە بێەوەی ئاگامان لە خۆمان بێ شتێکە چەسپێ لە مێشکی ئێمەیە کە ئەوەیە منیکە لە هیوایەتەکانم جۆگرتن لە چیرۆک و بەسەرهات و ئەوانەیە قورئانیش زۆر بەکاری هێناوە ینی قورئانیش بابەتی چیرۆکەوە بۆ ئامۆژگاریکردن بۆ ئاراستەکردن زۆر بەکاری هێناوە بابەتێکی گرنگە لە پەروەردەکردن بەڵام سەیری چی ئەەکەی گوێ لە چی ئەگری شتێک کە لە تۆ نزیک بێ شتێک کە لێوەی فێری یشێکی باش بێ فێری پەیوەندێکی تەندروست بێ بەس تۆ سەیری ئەڵقەیە بکەی تیای ئافرەتەکە سێ عەلاقەی هەیە و لەگەڵی مێردی یەکێکە و مناڵەکەی لە یەکێکە و نازانم چی ینی هەنێ شت هەیە زۆر زۆر دوورە لە کۆمەڵگەی ئەوە لە کۆمەڵگەی ئێمە هەردووکیان تووشی فەوتانە بن ئێمە بۆ کۆمەڵگەی ئێمە باش ئەم شتەکە باسێکی بۆ کۆمەڵگەی ئێمە بۆ کوڕکچێک گەنجێک مناڵێک کە لە کۆمەڵگەی ئێمەیە وای لە یەکەی دەرچێ لەم بابەتە بە شێوەیەکی تەندروست با بڵێ ئاراستەی مێشکی ناکەی ئاراستەی ژیانی ناکەی لەبەرست پەیوەندەکەی ژیانی خۆشی ناسەرکەوتووە بێ چکە ئەو سەیری شتێکی کردۆ ژنومێردەکە دانیشتون لەسەر مێزێک و گوڵ بەیەکەن و قسەی خۆش بۆ یەکەکەن ژیانی فعلی ئێمە لە ڕۆژۆ خێزان پێگیە مەسئولیات و بەرپرسیارەتیە و کەمترین خۆ مناڵم باتیای نەبێ کەمترین باڵێ ڕێز و خۆشەویستی گۆڕینەوە و گوڵ بۆ یەکتر بردن و دیاری بۆ یەکتر خۆمانە هەمووی لە دی ناشتی باشن بەڵام ئەوەی ئەوان ڕووکارە مەجلیسێکە دروست کراوە پیشانە درێ لە شاشەیەەکە ئەمە نابێ بە ژیانی فعلی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دیاری بردو بۆ خێزانەکانی هانی سەحابەیە هەر دیاری بۆ یەکتر بەرن بۆ زیادکردنی خۆشەویستی ئەمانە هەموو شتی باشن وەرە ئەمە ڕوونکەرەوە ئەمە بە خێزانەکەت بڵێ بەس تۆ بێ ئەم ڕووکارەی پیشان بێ و کۆمەڵی کەلتوری فێرکەی کە لە کۆمەڵگەی ئێمە دوورە لە بەهای ئەخلاقی و بەها ڕەوشتی و بەها ئاینیەکان دڵنیا بە ئەم تاکەت هەیە بەرکەوتنی بۆ دروستە بێ نەخ لە خێزانە سەرکەوتووە بێ لە ڕفیقایەتیە سەرکەوتووە بێ جاری هەر ڕفیقایەتەکەی لەسەر ئەساسی ئەوە نیە کۆمەڵگەی ئێمە ڕفیق لەسەر ڕفیق خۆی بەکوشدا لەسەر ڕفیق با بڵێن هاوکاریەکە یارمەتیە بەس تۆ ئەو ڕفیقایەتی باسی فێڵ و درۆ و چۆن خێزانەکەی لێ هەڵەگەڕێتەوە ئەمە باسی شتێکی زۆر دوورەکەی لە کۆمەڵگە لەبەر هەردارێ فێریەوەیەکەی لەگەڵ خێزانەکە گومانی خراپی لێ هەبێ یعنی یەکێک لە کێشە زۆر گەورەکانی یەتە لە ئێمە ئەوەیە سیقەی بە کەس نییە سیقەی بە خێزانەکەی نیە قسە لەگەڵ هاوڕێیەکی بکە کە تۆ هاوڕێکە ئەوە لێ ڕانابینی بۆ کاتە کردوتە بە هاوڕێ خۆت کە لی ئەمینی لەگەڵ خێزانەکەتا یعنی تۆ بێ لەگەڵ کەسێکا برژی من وەکو مسلمانێک ڕفیقایەتی کەسێک کە وەکو خوشکوبرای دینی خۆم سەیرێکە کەس کە وەکو خوشکوبران بۆ ئەو شەرەفی من شەرەفی ئەوە مناڵی من وەکو مناڵی خۆی بێ سەیرکە ماڵی منە بێ وەکو ماڵی خۆی سەیرکە جا کە لەگەڵ یەکێکای لی ئەمینی ماڵەکە و لی هەڵوەشێنێتەوە لێ ئەمینی ژیانت تێک بە کەواتە بۆ لەگەڵی هاوڕێت
تاقیەتی ئەیکەوە لەمە لەم لایەنەوە سەیرکەین کەواتە چۆن ئەتەوێ خێزانێکی سەرکەوتوت هەبێت لە کاتێکا تۆ لە خۆت ئەمینی لە هاوڕێکەت ئەمینی تۆ واکەی لەگەڵ هاوڕێکە تا تۆ خۆ دەبێت چۆری پێ خۆش بێ بۆ خۆت یعنی ئەم جۆرە با بڵێن ئیعلامە ئەم جۆرە ڕاگەاندنە وای کردووە خێزانەکانمان پچڕاو بن لێک دوور بن ئاگان لە یەکتر نەبێت. مامۆستا کاتی کەممان ماوە تا چەندێک باسکردنی کێشەکانی خێزان بنە دەرەوەی ورد و درشتی ئەو بابەتانەی کە لەناو خێزاندا ڕوودەدات و بەشداری پێکردنی کەسی سێم هۆکارە بۆ ئەوەی کەشکۆی خێزان لەکەدا بکرێت. خۆی من وتم کە بە پیرۆز سەیری ئەم موسسەمان کرد لە دروست بوونیەوە گەروتمان ئەم دوو کەسا بێ بزانن تەواوکەری یەکترن و خۆشەویست و نزیکی یەکترن و لە هەموو کەس لە یەکتر نزیکترن ئەبێتر ئەمە زۆر بە گەورە و پیرۆز بزانن ئەگەر وا دروست کرا ئەم خێزانە نهێنیەکانیش ناچێتە دەرەوە زمانی حیوار و گفتوگۆ بێ بەدیلی سێرەکەی مشکلە لە هەموو ماڵەکە هەیە و بۆی قورئان باسی ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی کێشەکانی ژیانی شەکە قورئان بۆ یعنی یاسای ژیانە بۆ یەکە ئیشی پێ بکەی بەڵام سێرەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە خێزانەکانی هەڵێ ئەگەر بەم ژیانە رازینین فتعالین أمتعكن وأسرحكن معنای گفتوگۆ هەبووە لەناو ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خێزانی چەند خێزانێکیشی هەبووە بۆچی چەند خێزانە بۆ ئێمە تێ بگەین کێشەی هەبووە لە چەند خێزانێکی هەبووە گلیان لێکردوتیان ئێمە ژیانمان وەکو پێویست نییە ئەوانەی کە دەسەڵاتدارن ژیانیان زۆر خۆشە بەڵام ئێمە وەکو خەڵقی احتیاجی ژیانمان نییە ئەگەر لە ماڵمان ناکردنانێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر پێی بێتاقەت بۆ بیری دەکرێتەوە خوای گەورە ئاگاداری کردووە کە بەم شێوەیە قسەیان لەگەڵ بکە گفتوگۆکە گفتوگۆیەکی زۆر نەرمونیان و جوانە ئەگەر بەم ژیانە رازین ئێوە ئاوان بەڵام ئەگەر رازینین وەرن فتعالین أمتعكن وأسرحكن حەقی خۆتان بەبێ وەلێتان جابمەوە سەراحا جەمیلا بە شێوازێکی زۆر جوان خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە جوان لەم قسە بێ واز لە گلەیی وایەنن پەشیمانە بنەوە نەکرد پەشیمانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لێکی لە بەسەراتەکانی ئەگەڕێتەوە پێغەمبەری خوا فەرمووی بە حەزەتی عایشە شتێکە پێڵێم بەڵام یەکسەر جوابە مێرە بچۆ بۆ لای دایک و باوکیش پرسیان پێ بکە کە لێی پرسیوتی چی وتی ئەم ئاەتاتە خوارد بۆتان هەیە هەڵی بژێرن جابنەوە بەس یەکسەر جوابە مێرەوانێ چکە تۆ گەنجی وڵانەیە پرس بە دایک و باوکیش وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە تۆیە پرس بە دایک و باوکم کەم تۆ لە هەموو کەس لە من نزیکتری لە تۆ پرس بە دایک و باوکم کەم لەبەرەوەی یەکسەر ڕەتی کردوتی من لای تۆ هەڵەبژێرم ئەگەر خێزان لەسەر ئەساسی گفتوگۆ پێک بێ ئەگەر ئەساسی لە یەک نزیک بوون پێک بێ کە کێشەیەک هێتە پێشەوانە دێن بە گفتوگۆ چارەسەریەکەن ئەم کەسە پێڵم من نزیکترین کەسم لە تۆ نزیکترین کەسمی چی بکەم ئەم گرفتەم هەیە ئەویش بۆی ڕوونەکاتەوانێ تەنانەت ئەگەشتی سۆزداریش بێت تەنانەت ئەگەشتی زۆر خیانەتیش بێت ئەگەر یعنی قسەیەکی لەگەڵ کەسێک بێ هەڵەیەکیشی کرد بە کەم و کوڕێکیشی هەبێ بێ ئەمە بە گفتوگۆیەکی جوان بە شێوازێکی نەرمونیان ڕوونکاتەوە کە من ئەم کەم و کوڕێم هەیە وەرە بابێک و چارەسەریکەین من گلەیم لەم بەشەی ژیانی خۆمانەوە وەرە چارەسەریکەین ئەم جۆرە ئاخاوتنە خێزان بەردەوامەکات چونکە تۆ زمانی گفتوگۆ بەکارێنی و مناڵەکانیش بەرهەمی خێزان مناڵەکانیش ئەگەر ببین دایک و باوکەکە بە شێوازێکی نەرمونیان پەیوەند باڵێن گرفتەکانیان چارەسەرەکەن هەر فێری ئەم جۆرا بن بۆیە مناڵەکان لە خێزانێکە کە بە شێوازی ئاوا باڵێن یەنە ژیانەوە وای ژیانیان سەرکەوتووە بێ بەداخەوە بڕۆ سەیری مەحکەمەکان کە بەشێ لەوانەی گرفتی زۆریان هەیە ئەوانن کە دایک و باوکیان پەیوەندیەکان پچڕاوەیان بەردەوامە بەس بە زاهیر بەردەوامە لە ئەسڵا پچڕاوە کێشیان زۆرە بۆ ئەم مناڵە هەر لە کێشای گەورە بۆ یەکسەر تووشی عقدە بووە لەگەڵ خێزانەکە یەکسەر بە کێشە ژیان دەست پێەکە یەکسەر با بڵێن پەیوەندیکی ناتەندروست بەرهەم بێت بۆیە یعنی ئەوەی کە قورئان داوایەکەوەی ئیسلام داوایەکەوەی ڕاستی پاراستی شکۆی خێزان داوایەکە ئەوەیە خێزان موسسەیەکی عقدێکی هاوبەشی یەکتر تەواوکەرە هیچ کەس لە کەس زیاتر نیە دووکمان یەکتر تەواوکەین خێزان پێگەێنین مەسئولیەتەکانمان جیاوازە بەرپرسیارەتەکانمان جیاوازە بۆیە بێ ئەم مەسئولیەتە هەڵگری نەس بە بەرپرسیارەتی بکەین و ئەم بەرهەمەش ئاوا بەئێتە بەرهەم کە تۆ بتوانانی ئەم مناڵە بپارێزی لەو گرفتووینەی کە دێت فێری بکەی بە زمانێکی جوان تعبیر لە ڕێی خۆی بکاوە چارەسەری مامۆستا باس لە پێغەمبەری عەزیزمان کرد صلی الله علیه و سلم یعنی تا چەند گرنگە گەنجانیان هەموو کەسێک بەش لە جۆرەکان سیرەی پێغەمبەری عەزیزمان بخوێنێتەوە صلی الله علیه و سلم و ئاگاداری مامەڵەی پێغەمبەر بێ صلی الله علیه و سلم لەگەڵ خێزانەکانیدا لەگەڵ دراوسێدا لەگەڵ هەموو ئەوانەی بەڵام ئێستا باس لە خێزانەکەین ئەمە تا چەند گرنگە تا چەند کاریگەریەکی باشی ئەبێت بەسەر پەیوەندیەکی دروستی خێزانەکان بەدڵنیایەوە کاریگەری زۆر گەورەی هەیە کە ئێمە وا سەیری بکەین یعنی ئێمە هاتوین لێمان شێوەندراوە خەڵک بە ئێمەڵێ پێغەمبەری خوا بۆ ئەوە نەژنی هەبووە یعنی بێت لەکەدارێکە بەس ئێمە وەرن ئەم سیرە ئەم ژیانە جوانەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە دەرز بە مناڵەکانمان بڵێن کە چۆن لەگەڵ مناڵە معاملەی چەند جوان بووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ کچەکانیان چۆن
بەڕێزەوە سەیریکردن چۆن مامەڵی خۆشی لەگەڵ کردوون و لەگەڵ خێزانەکانیان چۆن مامەڵێکی تەندروستی کردووە ژیانی چۆن ئاسوودە بووە بێکێشە نەبووە بەڵام توانێتی ژیانێک بەرهەم بێنێ ژیانێک کە لە ماڵەوە ئیسراحەت بێت کە ڕۆیشتۆ بۆ سەفەری ژێکی لە خێزانەکانی لەگەڵ خۆی بردووە لەبەرەوەی ویستێتی لەگەڵە ئەم دروستکردنی خەڵقێک بۆ بزانێت وەڵام منە بێ ینی من بەداخەوە ئێستا ئەمە بیستم ینی ئەڵێ وەڵام من پێویستم بە مەساحەیەکی خۆمە کە تیا بژیم نامێ هاوسەرەکەم لەگەڵ ما بێتە سەفەرم بەجیا هەبێ مەسەڵەن خۆشیم بەجیا هەبێ دەربڕینی خۆشیم بەجیا هەبێ لەگەڵ خەڵقیکە یعنی ئەم دوو هاوسەرە بەیەکەوە نەحەواونەتەوە ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە چەند خێزانێکیشی هەبووە بۆ سەفەر ڕۆیشتۆیەکێکیانی لەگەڵ خۆی بردووە لەگەڵ یا پێشبڕکەی کردووە دعوەتیان کردوتی وڵای بەبێ خێزانم نام ئەگەر لەگەڵ ئەوڵی دێم یعنی سەیرەکەی ئەم ژیانە خۆش خێزانی زۆر تووڕەبووە بە ئارامیەوە مامەڵێکی تەندروست و بە نەرمی مامەڵەی لەگەڵ کردو زۆر بە شێوازێکی ئاسایی وەریگرتووە آخر وەسیەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوای دەکردون لەگەڵ ماڵەکان لەگەڵ خێزانە ئافرەتەکان تا باش بن معاملەی باشیان لەگەڵ بکەن بۆیە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای گەورە وا ئاراستەی کردووە کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم ڕێگەزەی بەرامبەر بکرێت کە چۆن ڕێزی لێ بگیرێت چۆن تەقلیدی حساس و بەڵام ئەمە بۆ دەرسە بۆیە کە ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئەوەیە ئێمە بتوانین لەسەری بڕۆین لەسەری بەردەوام بین چونکە ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کردوێتی لە خۆ نەبووە هیچ شتێکی نەقسەی نەکردەوەکانی بۆ ئەوە بۆ کۆمەڵگا لەسەری بەردەوامێ تا قیامەت ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کردوێتی لەو ئاراستەیەوە سەیریکەی خێزان لەگەڵ خێزانیا چۆن مامەڵەی کردووە لەگەڵ کچیا لەگەڵ مناڵیا چۆن مامەڵەی کردووە چۆن هەستی خۆشەویستی هەبووە بۆیان چۆن بۆی دەربڕیون کەسێک لێ پرسێ کێت لە هەموو کەس خۆشترەوێ ئەفەرمێ حەزەتی عایشە کە خێزانی بووە تی لە دوای کەسە چاوەڕێ کرد بەو بڵێ توێتی وا باوکی یعنی نەیوتوە حەزەتی بکرد ڕفیقی بۆ پێشەوەی باوکی حەزەتی عایشە بەس توێتی باوکی يعني ئەم جۆرە دەربڕینە يعني نزیکی خۆی و خێزانەکانی پێ عیب نەبوو لەلای و کچەکەی لەگەڵ یا بۆ لە زۆر شوێنە کە سەردانی کردووە لە بەری هەستا و شوێنی بۆ چۆڵ کردووە ئەم جۆرە مامەڵە جوانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆیە ئێمە دەرسی لێ وەرگرین ژیانمان ئاوا ئاراستە بکەین ئەگەر ئەمانەوێت بەردەوام بین ئەگەر ئەوێ ژیانێکی بەردەوامان هەبێ بە بۆ شێوە بەردەوام بین دەستخۆش بەسپاس بۆ قەدەم خێر عەبدوڵڵاه ڕێمای کاری خێزانی کارم تۆرە لەگەڵمانە بووین سپاس مامۆستای گیان سەرکەوتوو بن دەستان خۆش بێ